سەردانە گرنگەکەی سەرۆکوەزیران مەسرور بارزانی بۆ واشنگتۆن هەر بەردەوامە کۆمەڵێک کۆبوونەوەی گرنگ انجام دەدان بە تایبەتی دوو ڕێککەوتنی گرنگی بواری وزە لەگەڵ دوو کۆمپانیای گەورەی ئەمریکی هاوکات ئەمڕۆ کۆبوونەوە لەگەڵ وەزیری دەرەوەی ئەمریکا و کۆمەڵێک کۆبوونەوەی گرنگی دیکە لەگەڵ کۆنگرێسمان و سێناتۆرەکانی ئەمریکا. قۆناغەکانی پەیوەندی نێوان ئەمریکا و هەرێمی کوردستان ئێستا لە چ ئاستێکدان؟ ئایا هەرێمی کوردستان بەدەستی پڕەوە چۆتە ئەمریکا؟ چی لە ئەمریکا دەبێت و پێگە و سەنگی هەرێمی کوردستان لە ناوچەکە بەلای ئەمریکاوە چییە؟ لەگەڵ میوانەکەم ئەم بابەتەوە توێژ دەکەم بەڕێز دکتۆر سامان شاڵی شارەزای کاروباری ئەمریکا لێرە لەگەڵمە. دکتۆر زۆر بەخێر بێ. زۆر سپاس. لەم چەند ڕۆژەدا زۆر باسمان لەم سەردانە گرنگەی سەرۆکوەزیران مەسرور بارزانی کردووە. لەم کاتە هەستیارە لە ناوچەکەدا ئەم سەردانە گرنگە و ئەم پێشوازیە بەرزەی کە لە سەرۆکوەزیران مەسرور بارزانی کراوە چه پەیامێک دەگەێنێت؟ طبعا خۆی ئەم سەردانەی سەرۆکوەزیران لەم کاتە هەستیارەیە وەکو جەنابی دەڵێ زۆر گرنگە، نۆکو هەر بۆ هەرێمی کوردستان بەڵکم بۆ عێراقیش و بۆ ناوچەکەش چونکە ئەمە نامەی زۆری تایە. من حەزەکەم بەوە دەست پێ بکەم وشیاری کە مایکرۆبیۆکە یای بە حکوومەتی عێراق و نامەکەشی گۆڕانە لەگەڵ جارانە. جاران نووست حکوومەتێکی هەرێمی بەهێز لە ناو چوارچەوەیەکی عێراقیە گرتو، بەڵام مایکرۆبی ساڵێکی ئەڵێ ئێمە وەکو ئەمریکا ئێمە مەسلحەتمان لەگەڵ عێراق و هەرێمی کوردستانە و لەگەڵ هەموو لایەکانە لەسەر ئەو نەمایە کە هەرێمێکی کوردستانی بەهێزی و نەرم لەگەڵ حکوومەتێکی عێراقێکی سیادەی هەبێ و بژاوە بێ. ناڵەیە گرتو ئەڵە سیادەی هەبێ، سیادەی کە نەماوە. ئەوە لێرە ئەو نامێ زۆر گرنگە بۆی عێراقیش باش تێبگات لە نامەکەی سەرۆکوەزیران. گۆڕانکاریە لە چی و سەرچاوە دەگرێت لە سیاسەتی دەرەوەی ئەمریکا و ئەو پەیامی کە ئێستا جەنابەت تاماژەت پێکرد بەنسبەت عێراق و جیاوازتر کە دەڕوانێت هەرێمی کوردستان؟ ئەوە خۆی لە سەرچاوی ئەوەی کە بۆیان دەرکەوتووە کە هەرێمی کوردستان هەرێمێکی پێکەو ژیانە، هەرێمێکی بەهێزە، هەرێمەکە ئەتوانێت سنگی ناوچەکەش ڕابگرێت و دیپلۆماسیەتی هەرێمی کوردستان وای لێ کردووە کە بچنە سەر شانۆی جیهانە. خۆ دەزانین سەردانەکانی سەرۆکی هەرێم و سەرۆک وەزیران بۆ ناوچەکان بەگشتی ئەوە ئەگەیەنێ کە بەرژەوەندی بۆیان دەرکەوتووە کە دۆستی ڕاستەقینەی ئەمریکا لە ناوچەکە هەر کوردە. لەبەر ئەوە ئەبێ پشتگیری کورد بکرێت بە هەموو توانایەکانەوە و ئەم گرێبەستانەی کە کرا کە ئەمە چۆنەڵێ ئەو دوو کۆمپانیا لە هەرێمی کوردستان کاریان کردووە، ئەمە چۆنەڵێ ئەو عەقدە زیاتر بکرێت کە غازیشی تیا بکرێت. ئەوە عەقدەکەیە کە وای لێ کردووە حکوومەتی عێراق بێتە سەرخەت بەم هەوڵجار بە پایامێکی زۆر تونگ ئیمڕۆ نەرمتر نەختێک، بەڵام ئەوە تێناگە ڕاستەکە ئەڵە محکەمەی دەستور و محکەمەی ئیتیحادی واڵە، بەڵام سێ جار لە محکەمەی ئستئنافی کەرخە تەعنەرا لەم گرێبەستانەی هەرێمی کوردستان ووتی نە ئەم گرێبەستانە یاسایی و قانونین. لەبەر ئەوە ئەم گرێبەستانەی کە ئیساش کراوە بە هەمان شێوەیە ئەبێ حکوومەتی عێراق بزانێ ئێمە بۆلیماندا نەناوە بینێرین بۆ دەرەوە، ئێمە ئەمانەیە بۆ ناوخۆی هەرێمی کوردستان و ئەوەشی زامان بێ بینێرین بۆ عێراق، بەڵام ئەوان نایە، ئەوان ئاەنەوە چونکە سیادەکان بەدەستخۆی نیە غاز لە دەوڵەتەکانی کەمکردن نەوەکو هەرێمی کوردستان بەرەو پێشە بڕوە و ئیسپاتیشمان کرد لە ڕێگای دانەغاز و هیلالی ئیماراتی کە چۆن غاز گەشەی کردووە لە هەرێمی کوردستان. زۆر باشە دکتۆر، دوای ئەو دژایەتی کە حکوومەتی عێراق بەنسبەت ئەو ڕێککەوتنەی هەرێمی کوردستان و گرێبەستەکان لەگەڵ کۆمپانیا ئەمریکەکان نیشانیدا، سەرۆکوەزیران لە یەکەم لێدوانی داماژەی بەوە کرد کە ئەمە دژایەتێکی سیاسی بەرامبەر بە هەرێمی کوردستان دەکرێت لە کاتێکدا خودی خەڵکی عێراق و هەموو ناوچەکانی عێراقیش لێی سوودمەند دەبن. ئایا سیاسەتی عێراق ئەوەیە کە بەم شێوازە مامەڵە لەگەڵ هەرێمی کوردستان کات یا دەستی دەرەکی لە پشتە، یا عێراق گەیشتۆتە شوێنێک کەیتر هیچ ڕێگەیەکی نیە ئەوێ لە ڕێگەی گوشار لەسەر هەرێمی کوردستان پێگەی خۆی و سەنگی خۆی بەهێز بکات؟ بەداخەوە وەکوتم سیادەی نییە عێراق، کە سیادەی نەبوو یعنی ئەیبن بەڕێگاوە کە ئەم حکوومەتە برێ بەڕێگاوە لە ژێر زەختی سیاسیە و دەستی دەرەکیشی تایە، چونکە نایانەوێ ئەم پرۆژەی غازە کە هەیە سەرکەوتوو بێ، کە ئەوەی سەرکەوتوو بێ ئانێ شکستی بەڕ پرۆژەی ڕووناکی هەرێمی کوردستانیش بکەن. ئەوەش نییە، هەر ئەوانەیە چونکە ئەوان خۆیان شکستێکی گەورەیان هێناوە بە لە کارەبا
ستا ئەم مەشروعات زیاتر گەشە پێدان بە پرۆژەی کارەبایی هەرێمی کوردستان و هەروەها هەیەتی بۆ عێراقیش، بەڵام ئەمان دژایەتیەکەن و تەوەقعیش ئەکرێ زەختی زیاتر خەڵکێک هەیە کە ئەڵێ موچەی ئەم مانگەش تەخیرێک بێت عەرقەلەی تازە خەنە سەر، بەڵام مووقفی ئەمریکا ئەم جارە چێ بێت؟ ئەوە چەند 2 ساڵە نەوتی هەرێمی کوردستانیان وەستانووە و شەریکاتی ئەمریکیش داوا ئەکات و زەختیشان لەسەرە. ئەم جارە بەجددیە نەسەر خەت بۆ ئەوەی پشتیوانی شەریکاتی ئەمریکی بکەن، پشتیوانی هەرێمی کوردستان، ئەوەش لە ڕۆژانی داهاتوە دەرەکەن. باشە بەڕێزت شارەزای کاروباری ئەمریکایی ئەوەی بەرپرسانی ئەمریکا ئێڵێن ڕووکەش و ڕۆواڵەت نییە بەکردەوە جێبەجێ دەکەن، پێت وایە گۆڕانکاریەک لە استراتیژیەتی ئەمریکا بەنسبەت هەرێمی کوردستان و سیاسەتەکەی لە ناوچەکەدا هەیە؟ ئایا ئەمریکا پاڵپشتی هەرێمی کوردستان لە بواری وزە هەروەها بەرهەمهێنان و بەرهێنان ئابووری و سەربازی و ئەمنی دەکات لە بەرنامەیدایە لە درێژخایەندا ئەم بابەتانە جێبەجێ بکات؟ حەزەکەم با ئیشارەتێ بە شتێ بم. ترامپ بایدن نییە، ترامپ قسەی کە کردی و زۆریش گوێ لە مایکرۆ بۆیە بینی لەم سەفرەیە بۆ دەوڵەتانی کەنداو زانیمان چەند تریلیۆن لە ئیستیسمارێک کرێت لە ئەمریکا. ئەمەی ئێمە بە پێچانەوەی ئەوانین ئیستیسمارەکەن لە هەرێمی کوردستانە، کەواتە وەزعەکە زۆری جیاوازە لەگەڵ ئەم دووە و ئەمەش ئەمریکا هینیشی شۆک کردووە بەغا چۆن ئەمە ڕوویدا بێ ئەوەی ئەوان ئەگایان لێ بێ ئەم گرێبەستانە گەورەیە کە 110 ملیار دۆلارە کە ئەکرێت لە هەرێمی کوردستانە. ئەمریکیەکان ئەم جارە وەکو وتم ترامپ سەرۆکەکانی کە نییە، ئێمە لە هەفتاکانەوە لە زمانی نوکسنەوە تاکون ئیمڕۆ مشکلەمان هەبوو لەگەڵ وەزارەتی خارجیە، وەزارەتی پەنتەگۆن پشتگیری کوردەکەت مشکلەمان هەبوو لەگەڵ وەزارەتی خارجیە. ئیمڕۆ وەزیرێکی خارجیەیە کە دۆستی کوردە و معتەمەدی یەکەمی ترامپە، ڕاوشکاری یاسایشینەتەوەی ئەمریکاشە. بەڵێ 4 پۆستی هەیە. ئەمە گرنگی خۆی هەیە و حکوومەتی عێراقیش ئەبێ بەم نامەی تێبگا کە وەزارەتی خارجیە و حکوومەتی ئەمریکی سیاسەتی گۆڕاوە و هەرێمی کوردستانی زۆر لامەبەستە، وەکوتم هەمان بۆچوونیە کە هەرێمێکی بەهێز هەبێ و نەرم بێت لەگەڵ عێراقی. زۆر باشە. ئەمە ڕوانگەی ئەمریکا و استراتیژی بەنسبەت هەرێمی کوردستانەوە، بەڵام لەم قۆناغە گرنگەدا هەرێمی کوردستان ئەبێت چی بکات بۆی کە هاوپەیمانێکی استراتیژی درێژخایانی ئەمریکا بێت و بەردەوام بێت لەم پەیوەندیە دیپلۆماسی و بەهێزانەی کە هەیەی ئەتوانێت چۆن ئەم دەرفەتە بخۆزێتەوە؟ ئەوە سەرۆک وەزیران کاک مەسرور جوابیایەوە کە حکوومەتەکە بە تشکیل بکرێ حکوومەتێکی بەهێز و طبعاً دوای ئەم گفتوگوی پارتی و یەکێتی ئەم حکوومەتە گەر تشکیل بێ زۆر جیاوازە بێ لەگەڵ حکوومەتەکانی ترا و هیوادارین ئەوانیش چاویان لەوەیە کە حکوومەتەکە بە زووترین کات تشکیل کرێ، هێزی پێشمەرگەیەک بگرێتەوە، کەواتە ئێمە لە ڕوانگەی دۆستەکانمانەوە چه ئەمریکا بێ چه ئیتحادی ئەوروپیا بە فەرەنسا بەریتانیا، ئێمە توانیمان ئەو کێشانەی ناخۆی خۆمان حەلکەین بۆ ئەوەی بتوانین لە هەرێمەکەمان بەهێزتر بێ و لەگەڵ عێراقیشە بە یەکدەنگ و بە استراتیژیەکی یەکگرتوو قسە بکەین. زۆر باشە. بەنسبەت وڵاتانی ناوچەکەوە ئەمریکا کاتێک کە هاتە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و کۆماژەتان پێ کرد، سەردانی چەند وڵاتێکی عەرەبی کرد، هەردووای گەڕانەوەی سەرۆکوەزیرانی مەسرور بارزانی بانگهێشتی ئەمریکا کرا. ئەمریکا ئەبێت چه پەیامێک بە ڕکابەرەکانی لە ناوچەکە بە پتەوکردنی پەیوەندی استراتیژیەکانی لەگەڵ هەرێمی کوردستان بگەێنێت؟ ئەوێ پێم گەێنێ کە ئێمە حەلیفێکی ڕاستەقینەمان هەیە، ئێمە دۆستێکمان هەیە وەکو ئێوە نین پارەشمان باتە، بەینەما ئێمە استیسماری تیاکەین بۆ ئەوەی ئەم هەرێمە بێ بە هەرێمێکی بەهێز. وەگەر نامەکەی سەرۆکی پێشووی ئەمریکاش بۆمپیۆ کە وتبووی ئێستا کاتی ئەوە شاتەوە بە شێوەیەکیەوە کە ڕفراندۆمەکە و سربەخۆیی ئەمریکا بێ بە جددی سەیری ئەو مەلەفە بکات. ئەوێ پێیان بڵێ هەرێمی کوردستان پارێزراوە، هەرێمی کوردستان دۆستی ئێمەیە و ئەمەش نامەکە شەر بۆ ئێرش نییە بۆ ڕۆژ هەڵاتیشە ڕۆژاوا، ئەوەش لەگەڵایەتی لەبەر ئەوە ئەبێ ئەم دەوڵەتانی ناوچە دۆستێکیکە حسابێکیکە بۆ هەرێمی کوردستان بکەن. ئەو هەرێمە ئەوە نەبوو پێش ماوەیەک لەم
لە 24 با بڵێن و خوارەوە ئستا 25 ئستا من سەرۆکم حکوومەت گۆڕاوە سیاسەتی ئەمریکا گۆڕاوە لە ناوچەکە و هەرێمی کوردستانیش وەکو پیشانیا بۆ هەمان کە بۆ بە چۆنەڵێ سنگی ڕاگرتنی ئاشتیە لە ناوچەکە لەگەڵ تورکیا حەلی کرد و بینیشمان لەگەڵ ئێرانیشە دۆستایەتەکەی کردووە بەڵام بە سنگێک کە ئێمە تەدەخل نەکەین و کەسی تەدەخل نەکە لە ناوچەکەمانە کورد میلەتێکی ئاشتی خوازە. زۆر باشە دکتۆر لە کاتی دەست بەکاربوونی دۆناڵد ترامپ لەم ئیدارە نوێدا بە تایبەتی باس لەوە دەکەن کە سیاسەتی دۆناڵد ترامپ بە نسبەت وڵاتانەوە چه مامەڵەیەکیان لەگەڵ کات مامەڵەکە ئابووریە ئای ئەوەی لەگەڵ هەرێمی کوردستان دەیکات تەنها پشتبەستنە یا چاوی ئەوەیە سەرچاوی وزە لە هەرێمی کوردستان هەیە یان لە ڕووی سەربازیەوە پاڵپشتی هێزەکانی پێشمەرگە بەردەوام دەبێت لە ڕووی ئەمنیەوە پشت بە هەرێمی کوردستان دەبەستێت بۆ پاراستنی بەرژەوەندیەکانی خۆشی لە ناوچەکە هەرێمی کوردستان وەکو هاوپەیمانێکی گرنگ دەبینێت. طبعا کە ئەم هەنگاوانەیە نێ بەرەو هەرێمی کوردستان بە هەوپەیمانێکی خۆشی باوەڕکراوە ئەبینێت یعنی ئەوە نامەکەی لەوایە ڕاستە ئێمە غازمان هەیە ئێمە نەوتمان هەیە ئێمە کەنزام گەورەمان هەیە ئەتوانێت ئەمریکا زۆر کە ئەمانە ژوالیەکە کە ئەمریکا سەیری هەرێمی کوردستان کە ئەگەر بوو بە دەوڵەت ئەتوانێت خۆی بژێنێت ئەوەش گرنگی خۆی هەیە لە ڕوانگەی ئەمریکاوە ڕاستە دنیا من وتومە ئەمریکا ترامپ دنیا بە سەوزە بینە و لەو سەوزەیەشا ئێمەشی تای یعنی ئێمە بەم هەموو نەوت و غازوو کە هەیە و کانزانەی کە تایەتی ئێمەش لەو سەوزایە بینێت بەڵام ئەو ئیستیسماری تیاکە لەو سەوزایە بۆ ئەوی گەشە پێبە بۆی دو ڕۆژ گەڕێتەوە بەڵام بەنسبەت عێراقەوە نوعی چکەیە ئەزانێ عێراق بۆ بە ئەوەی کە بۆ بە دەوڵەتێک پشگیری ئەرهابەکە وا سەیرەکە و هیچ گرنگێکی نا بەم سەفەرە بە حکوومەتی عێراقیان بە سوودانیان بە کەس لەو حکوومەتی عێراقیە داوەتی سەرۆک وەزیران لەم کاتا زۆر گرنگی خۆی هەیە کە دیبلۆماسیەتی هەرێمی کوردستان و چ لەوەی کە چه هێزەکانی پێشمەرگە چه هێزی ناوخۆ چه ئابووری هەرێمی کوردستان سەرکەوتوو بووە بۆیە ئەم گرنگی ئێرێ بە هەرێمی کوردستان و ئێمەش ئەبێ ئیستیفادە لەوە بکەین کە بتوانین خۆمان کۆ بکەینەوە و پیشانیانین کە ئێمە لە تموحی ئێوە شاین و تموحی گەلەکەی خۆشمان کات هەرێمی کوردستان ئاراستە دروستەکەی گرتوتە بەر و هەڵی بژاردووە بەڵێ ئاراستەیەکی ڕاستی گرتوتە بەر و هیواداریشین ئەمە گەشە پێدانێک بێ بۆ هەرێمی کوردستان لە هەموو ڕێکەوە چ لە ڕووی سیاسیەوە چ لە ڕووی ئابووریەوە چ لە ڕووی سەربازیەوە چ لە ڕووی کۆمەڵایەتەوە ئەم چوار چۆنەڵی کۆڵەکەیە کە عیلاقاتی ئێمە و ئەمریکاژە بەستێتەوە پێ زۆر باشە دکتۆر ئەگەر ئاماژە بە پەیوەندیەکانی نێوان هەولێر و بەغدا بکەین ئەوەی کە هەرێمی کوردستان کردوێتی دانوستان و پابندکردنی عێراق بە دەستور لە کاتێکدا هیچ پابندیەک بە دەستور و ئەو فدراڵیەتیە کە هەیە لەلایەن عێراقەوە نابینرێت هەر لە وەڵامی وەزارەتی نەوتی عێراق مارکۆ ڕۆبیۆتی ئەگرەتانەوە پەیوەندیەکی باشتان لەگەڵ ئەمریکا هەبێ بێ ڕێز لە ئۆتۆنۆمی هەرێمی کوردستان بگرن ئایا پەیامەکانی ئەمریکا ئەتوانێت بەغدا پابند بکات بە جێبەجێکردنی مافە دەستور و یاسایەکانی هەرێمی کوردستان عێراق لەژێر دەستی ئەمریکایە عێراق پارەکەی هەمووی لە ئەمریکایە عێراق ئەمریکا ئەگەر نەکە بگرێتەوە ئەو کلیلە دابخات پارەکە بگرێتەوە لە شوێنی خۆی قفڵی لێبات لە مانگێکیان لە 2 مانگە عێراق ڕوخێت وەلو ئێمەش تەسیرمان تێکا بەڵام ئەوە توانیە حوسەی هەرێمی کوردستان بگرێ ئەتوانێت زەخت بخاتە سەر عێراق بڵێ حوسەی هەرێمی کوردستان ئەگەر ئێوە ناینێرین ئێمە لەو پارەی کە هەمانە هینی ئێوەیە بۆیان ئەنێرین ئەوە زەختێکی زۆر گرنگە بێ ئەگەر ئەمریکا ئەو هەنگاوە بنێت بەوە ئەگەینێ بە عێراقەڵێ ئەوە ڕێگایەکە توانم چارەسەری کێشەکان بکەم بەڵام پێتان نەڵێم خۆتان کێشەکان هەلکەن بە دەستور و سەرۆکوەزیرانی وتی ئێمە ئیمانمان بە فدراڵێ هەیە بەڵام ئەوان لە فدراڵێ تێنەگەشتون ئەوان بە عەقڵەتی مەرکەزی و ئیژەکەن هەتاکوون ئەگەر گوێ لە خیتابەکەی وەزارەتی چۆنەڵی نەوتی عێراق بدە ئەڵێ عقدەکان ئەبێ لەگەڵ حکوومەتی مەرکەزیە ناڵە حکوومەتی اتحادیە چونکە بەو عەقڵەوە ئیژەکەن هەموو شتێک ئەبێ مەرکەز بێ کە هیچ شتێک لە دەستورە نەهاتوە لە مادەی 12 کە بڵێ یان لە مادەی سەودا کە ئەمانە حەسرین نەوت حەسریە خۆ ئاینوت بۆ نەیان کرد کراوەتە جیا کراوەتەوە لەبەر ئەوە و هەروەها کە
حکوومەتی عێراق محکمە اتحادی یاسای نەوت و غازی هەرێمی کوردستانی هەڵۆشە ئەوەش نایاساییە چونکە مادەیەکی دەستوری ئەڵێ ئەگەر هاتوو خلاف هەبێ لە بینی هەرێم و حکوومەتی اتحادیە یاساکە ئەگەڕێتەوە بۆ هەرێمی کوردستان. عێراق نەبوو نەوت و غازی نەبوو ئێمە هەمان بوو بەڵام ئەوەی ئێمەشان هەڵۆشانەوە ئێمەش لەگەڵەوەش هەر پابند بووین بەڵام ئەوان پابند نابن و ئەوان ئەیانەوێ محارەبەی هەرێمی کوردستان بکەن بۆ ئەوەی کە موچەی خەڵک ببرن بۆ ئەوەی کە باشە ئێمە پارەی ناخۆکەش نێرین پارەی هەمووش دەگەنێرین ئەی باشە بەشی ئێمە لە بوجەکوە. باشە ئەم ئەقلیەتە ناوەندگراییە و ممارەسەی مرکزیەت لە بڕی وڵاتێکی فدراڵی لەگەڵ هەرێمی کوردستان سەرکەوتوو دەبێت عێراق تاکەی دەتوانێت بەم شێوازە مامەڵە لەگەڵ هەرێمی کوردستان بکات. ئەتوانێت بەو شێوەیە تاکون ئێمە بتوانین ئەو چۆنەڵێ ئەو پرۆژانەی کە هەمانە ئەو ئابووری کە جۆرا و جۆرە ئەتیماد نەکاتە سەر نەوت و غاز ئەتوانین سەرکەوتوو. کاتی ئەوە هاتووە لی نزیکین یا خەریکین دەست پێ دەکەین دەستمان پێ کردووە بەڵام شتان نەگەشتونێتە ئەو بڵێن ئەو بەرزایی کە بتوانین بڵێن بڵێ ئێمە بە سناعاتمان بە کشت و کاڵا بە سیاحەتە ئێمە گەشتونێتە ئەوەی کە ئێمە ئەگەر پارەشمان بنێرین خۆمان نەتوانین خۆمان بژێنین. زۆر باشە دکتۆر با باس لە گرنگی سەردانەکەی سەرۆکوەزیران مەسرور بارزانی بکەم لەگەڵ ژمارەی زۆر لە سێناتۆر و هەروەها گەورە کۆنگرێسمانانی ئەمریکا و بەرپرسانی ئیدارەی ئەمریکا کۆبووە هەمویان دەڵێن کە پاڵپشتی لە کوردستانێکی بەهێز دەکەین و هاوکات پاڵپشتێکی باش لە کۆشکی سپیەوە ئیدارەی نوێی دۆناڵد ترامپ بۆ هەرێمی کوردستان هەیە. هەرێمی کوردستان ئێستا سنگ و پێگەی لە کۆمەڵگەی نێودوڵەتیدا تا چەندە بەهێزە ئەمە ئەیباتە چ قۆناغێکەوە لەگەڵ ئەمریکا ئایا تەنها دووبارەکردنەوەی هەمان مێژووە کە هەیبووە یان نەمە قۆناغێکی نوێ دەستی پێ کردووە؟ نا ئەمە قۆناغێکی نوێ سەد چونکە لەو پێش ئەو قسانە بەم شێوەیە ناکرات. ئەم ڕێزگرتنە لە سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان وەزیرەکانی وەزیری ناوخۆ وەزیری تاقە وزەی ئەوان کە بینی سەنەتۆرەکان کۆنگرسمانەکان بەرپرسەکان هەمووی ئەو چۆنەڵێ پشتگیری هەرێمی کوردستانەکەن کەواتە ئەمە گۆڕانێکی زۆر جدیە و حکوومەتی عێراقیش ئەبێ باش ئەوە بخوێنێتەوە ئەجین ئەوانیش سزای خۆیان وەرەگرن نۆکو هەر لەسەر هەرێم هەر لەسەر خۆشیان یعنی خۆیان کە سیادایان نەماوە ئەبێ بەخۆیان هابچنەوە و ئەم فشارش کە ئیکەن لەسەر هەرێمی کوردستان لەسەر ئەوەی انتخابات بەرە و پێر کە انتخابات نزیگە بێتەوە هەموو حیزبەکان و هەموو جیهاتەکان زەخت لەسەر هەرێمی کوردستانەکەن بۆ ئەوەی دەنگ بێنن بەڵام ئەمەی کە ئێستا ئەم سەردانەی سەرۆکی حکوومەتی هەرێم بۆ ئەمریکا زۆر گرنگە و من متأکیدم دەوڵەتەکانی ئەوروپاش زۆر بە گرنگی وەرێگرن ئەوانیش و ئەمەش کە ئەم اتفاقی دوو اتفاقی کرا ئەمە دەرگای چکەی کردەوە نوکو هەر لە کەرتی وزا لە کردەکانی کەشا و 26 مۆڤدێکی گەورە لە مانگی داهاتووە سەردانێکی هەرێمەکە بۆ ئەوەی زیاتر پەرەپێدان بن بە چۆنەڵێ ئابووری هەرێمی کوردستان لە هەموو جونگەکانیە. زۆر باشە زۆر سپاس دەکەم بەڕێز دکتۆر سامان شاڵی شارەزای کاروباری ئەمریکا کە لە ستۆدیۆ لەگەڵ ئێمە بووی. زۆر سپاس دکتۆر.